كم قسە بشنەوی. بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ وەک دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان توانیمان 220 پارچە جلی زستانە دابەش بکەین بەسەر ئەو کەسانی کە کەم دەرامەتن و پێویستن. شایانی باسە دیارەکە کۆمەڵی دادگەری هەمیشە لە خەمی هەژاران و کەم دەرامەتاندا بووە بە پێویستمانزانی لەم وەرزی زستانەش جل و بەرگی زستانە دابەش بکەین. خوای گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە یا ڕەبی. سەرەتا دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامی دادگەریەکەم وە لە قێنجومەنی خوشکان خوای گەورە پایدارتان کە خوای گەورە لێتان ڕازی بێ ئینشەڵا. بەڕاستیان بە پێویستی دەزانم کە هەمیشە پاڵپشتی کۆمەڵی ئیسلامی بین و یعنی خەڵک هان بدەین بۆ ئەوەی کە بێن بەڕاستی کۆمەڵ هەمیشە یعنی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتی لەبیر بووە و یارمەتی دەربووە ئێستاشکە و جلوبەرگانە هاتنە و دەستی یارمەتیان بۆ خەڵک درێژ کردووە خوالیان ڕازی بیت و وڵا زۆر پشتیوانی خەڵکی دەکەن هیوادارمی خەڵکەم و پشتگیریان بکە کە فەقیر و هەژاری بەسەر دەکەنەوە دەستیان خۆش بێت.